شێرپەنجە بە شێوەیەکی ئاسان بە کورتی تێکچوون یەکێکە لە خانەکانی لەش بەهۆی هۆکاری دەرەکی یاخود ناوەکی ئەو خانەیە ئەبێ بە خانەیەکی نەمر هەر ئەمێنێتەوە بەبێ ئەوەی بمرێ ئەبێتە هۆی کەڵەکەبوونی خانەکان بە شێوەیە گرێ لە شوێنێک لە شوێنەکانی لەشا دەرئەچێ وەکو بڵێن لە جگەر دەرئەچێ یاخود لە مەمەک دەرئەچێ یاخود احتیمال هەیە لە سیەکانی نەخۆشەکە دەربچێ. ساڵانە لە عێراق سەدان کەس تووشی نەخۆشی شێرپەنجە دەبن و سەدانیشیان بەهۆی نەخۆشیەکەوە گیان لەدەست دەدەن. بە گوێرەی ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی کە لە سەرەتای ساڵی 2022 بڵاوی کردوتەوە 35,000 کەس لە عێراق تووشی شێرپەنجە بوون کە لە سەدا 57 توش بووان ژنن. پارێزگای بەسڕەش لە ڕیزبەندی یەکەمی توشبوانی شێرپەنجەدایە. بەپێی ئاماری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە باشووری کوردستانیش تەنها لە ساڵی 2020 6,293 توشبووی شێرپەنجە تۆمار کراوە. ڕێژەی لە سەدا 48.4 توشبووان لە پارێزگای هەولێر بووە. ڕێژەی لە سەدا 40.4 لە پارێزگای سلێمانی بووە. ڕێژەی لە سەدا 11.1 لە پارێزگای دهۆک بوو. بەرزترین ڕێژەی توشبوانی ژن بوو بەم جۆرەی لای خوارەوە. لە سەدا 50 ژن بوو، لە سەدا 48 لە ڕەگەزی نێر بوو.